شایلۆک لە شکسپیرەوە تا ترامپ. ئەحمەد ڕەسوڵ نووسیبێتی. شایلۆک چێە؟ لەکوێوە هاتووە مانای چییە؟ بۆچی شایلۆک وشەیەکە هەڵگری مانای دژەجوویە؟ ترامپ و شایلۆک دوای ئەوەی لە کۆبوونەوەیەکی جەماوەریدا لە ویلایەتی ئایۆوا دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا ڕەخنەی لە هەندێک لە خاوەن بانک و بانکدارەکان گرت وشە و شایلۆکی بەکارهێنا بۆ پێی وشەکە وەکو دەستەواژێکی دژەجوویی هەژمار دەکرێت. لەبەر ئەوە گروپ ڕێکخراوەکانی دژ بە هەڵاواردن و دەستەواژە دژەجوویەکان ڕەخنەی تۆندیان لێگرت. ترامپیش لە وەڵامدا وتی نەمزانیوە ئەو وشەیە سوکاتی پێکردن و مانایەکی دژەجوویی هەیە. ئێستا بابزانی شایلۆک چێە و بۆ بە وشەیەکی دژەجوویی هەژمار دەکرێت. شکسپیر و شایلۆک. شایلۆک ناوێکی عیبریە و هی سەدەی 16ەمە و لە ناو ئینگلیزەکاندا لەو سەردەمەدا باو بووە. ڕەگی وشەکە دەگەڕێتەوە بۆ زمانی ئەنگل ساکسۆنیەکان و بە مانای ڕیشسپی دێت. وشەکە لە دوای بڵاوبوونەوەی شانۆنامەیەکی ویلیام شکسپیری شاعیر و شانۆنامەنووسی بە ناوبانگی ئینگلیز لە سەدەی 16ەم بە ناوی بازرگانەکەی ڤینیسیا مانایەکی دژەجوویی وەردەگرێت. لە شانۆنامەکەدا پیاوێکی جوولەکەی بە تەمەنی دەوڵەمەندی تێدایە بە ناوی شایلۆک کە بە شێوازی سوود وەرگرتن پارە بە قەرز دەدات بە خەڵک، واتە پیاوێکی سوخۆرە. ئەمە سەرباری ئەوەی زۆر ڕەزیلە و تەواوی خەڵکی شاری ڤینیسیا بە خراپ و دڵڕەقی دەزانن. تەنانەت کچەکەشی لی بێزارە لە ڕەزیلی و بێڕەحمیەکەی. هەندێک لە ڕەخنەکارانی ئەدەبی شایلۆک وەکو هێمای هەست و بیرکردنەوەی دژەجوویی ئەتیسێمیتیزم لە لای شکسپیر لێک دەدەنەوە، واتە بە گوێرەی ئەو جۆرە لێکدانەوەیە شکسپیر دژەجوو بووە. لێرەدا دەبێت ئاماژە بەوە بکرێت لە کۆنەوە لە نێوجووەکاندا لە پرسی قەرز و سوو تایبەندمەندیەک هەبووە کە ئەویش ئەوەیە جووەکان لە نێو خۆیاندا پارەیان بێکتری داوە بە قەرز بە بێسوو، بەڵام بۆ دەرەوەی خۆیان قەرز بەرامبەر بە سووە. لە مێژوویەکی درێژەوە جووەکان لە هەموو کۆمەڵگاکاندا بە زۆری دوو شایان هەبووە. یەکەم پیشەی ئاڵوگۆڕی پارە و کاری بانکی، هەروەها پیشەی زەڕەنگەری و ئاڵتونچی. ئێستا با بگەڕینە بۆ لای شایلۆکەی شکسپیر. ئەنتۆنیۆ بازرگانێکی شارەکەی کە بە باش و بەخشەندا وەسف دەکرێت. دەکەوێتە دۆخێکەوە ناچار دەبێت پارە لە شایلۆک قەرز بکات. لەبەرەوەی ئەم بازرگانە پێشتر زۆر سوکایەتی بە شایلۆک کردووە، بۆیە شایلۆک دەیەوێت وەک هەلێک تۆڵی لێ بکاتەوە. شایلۆک لە جیاتی سوو وەرگرتن مەرجێکی زۆر سەیر و جیاواز دەسەپێنێت بەسەر ئەنتۆنیۆدا کە بریتیە لەوەی ئەگەر نەیتوانی لە وادی دیاریکراوی خۆیدا پارەکە بگەڕێنێتەوە، شایلۆک مافی ئەوەی هەیە پارچەیە گۆشت بە نزیکەی 9 کیلۆگرام لە جەستەی ئەنتۆنیۆ دەبڕێت و لی دەکاتەوە. ئەنتۆنیۆ ڕازی دەبێت. ئەنتۆنیۆ بەهۆی گیرخواردنی کەشتیە بازرگانیەکەی لە ناو دەریا و دواکەوتنی کاروانەکەی ناتوانێت لە وادی دیاریکراودا قەرزەکە بداتەوە. بۆیە شایلۆک لە بەردەم دادگادا وەکو مافی خۆی دەیەوێت نزیکەی 9 کیلۆ گۆشت لە جەستەی ئەنتۆنیۆ ببڕێت کە ئەویش دڵیەتی، واتە دەیەوێت دڵی دەربهێنێت و بیبا بۆ خۆی. لێرەدا دادگا لە وەڵامی شایلۆکدا دەڵێت لەم شارە یاسا سەروەرە و بەڵێ مافی خۆتە بە گوێری ڕێکەوتن نامەکەتان ئەو پارچە گۆشتە ببڕیت، بەڵام دەبێت لەو بڕی دیاری کراوە نە زیاتر و نەکەمتر ببڕیت و هەروەها بە هیچ شێوەیەک خوێنی لێ نەیەت و نابێت کەسەکە بمرێت، چونکە ئەمانە لە ڕێکەوتنەکەدا ئاماژیان پێ نەکراوە، تۆ مافی ئەوانت نییە. لە کۆتاییدا شایلۆک دادگاکە دەدۆڕێنێت و تەنانەت سزایەکی زۆر قورسیشی بەسەردا دەسەپێندرێت کاویش لێسەندنەوەی هەموو سامانەکەیەتی و هەروەها دەبێتە بابەتی سەرزەنشکردن و سوکاتی پێکردن و گاڵتە پێکردنی خەڵک. ئەو شانۆنامەیە بۆ ماوەی چەندەیەک لە کوردستان و عێراقدا بەشێک بوو لە پرۆگرامی خوێندن. لە خوێندنگەکاندا لە پۆلی 12 ئێستا و 6 ئامادەیی جاران وەکو بەشێک لەوانەی ئینگلیزی دەخوێندرا. ئایا تۆ یادەوەریت لەگەڵ بازرگانەکەی ڤینیسیا و شایلۆک هەیە؟ ئایا بۆ چۆنی تۆ چییە لەبارەی ئەو جۆرە لێکدانەوەی کە پێی وا بۆ شکسپیر هەست و بیرکردنەوەی دژەجوویی هەبووە؟ تۆ ژوای تێدەگەی دیان بە پێچەوانەوە. بۆ چوونی تۆ لەبارەی کەسایەتی و کارەکتەری شایلۆکەوە چییە؟ ئەم کەسە مایی بەزەییە
چونکە بەردەوام بابەتی سوکایەتی پێکردن و گاڵتە پێکردن بووە یان کەسێکە مای ڕق لێبوونەوە و نەفرەت بووە.